واللهی کاک دکتۆر جان واللهی ئەوە ئینشەڵا بە تەمای لەگەڵ ئەو کچە جوانەی سمارتە ئینشەڵا بە تەمای زەواجکەین. ئێستاکەنە فەحسمان کردووە بەخوا نازانین خەتای مختەبەرەکەی خۆمانیان فەحسەکە وا دەرچووە هەردووکیان پێ ماڵێن سەلەسیمیا ماینەرتانە. ئەنجا ئێمەش بەخوا ڕێکەوتوین و قسەمان کردووە ئەوە یەک مانگە لەسەر خەتین و ئیتر بعدیشمان بە یەک گاوە و تۆ فەرمیچی. پرسیارێکی ئیحراج ها جرگم ژان نەکات چەنەها کوڕ و کچم پێ وتون تومە ئەم زەواجە بە کەڵکیەوە نایەت بۆی منداڵەکانتان سەقەت نەبێ. بەڕام کە ڕۆیشتون گریاون منیش خەریک بۆ لەگەڵیانە بگریم، بەڵام تومە با دوایی بۆ مناڵێکی سەقەت نەگرین کە لێتان ئەکەوێتەوە دواتر هەمووتان بەدەستێوە گیرە خۆن کابێ بە سەلەسیما ماینەر یەک لەسەر چوارتان احتیمالی ئەمەی هەیە. ئەی بۆ کاک تۆ جوانی یعنی جایزە ئینسان پێش زەوا بچێ فەحسی خۆی و خێزانەکەی بکا بزانێت تا چێنێ خوێنەکەیان بۆ یەکە بێ بەڵێ نا وەڵڵا ئەمە پرۆژەیەکە ئەمە ماسوونیەت داینا و ئەمە پێویست ناکا و خواشی کرد بێ هەر ئەوەیە و بڕۆ خۆتان تەسلیمی قەدەرکرد. نا خواوای نەفەرمووە. بۆیە بەڕێزەکانم ئەبێت وردەکاری ئەم ئیشانە جەنابتان بیزانن